ئەم بەرنامەیەمان تایبەت کردووە بە کێشەیەکی گوێ. لە ڕۆژە گەرمایەکانیش خاستن لە ئیشێمە ناویشێ گەرم ڕۆژ گەرما لیم دەداتن، مێشت گەرم دادێتن. دەنگی هێدفۆن، دەنگی سەماعی کە لە گوێدا دەندرێ دەنگەکەشی نزمکەی، بەڵام لەرینەوەکەی زۆر بەرزە، ڕاستەوخۆ بەرەو پەردەی گوێی دەچیتن. منداڵ زۆر پێویستە بە هەموو شتان هەموو ئەسوات گوێ لەویت حتا فێربوونی قسەکردن باش بیت، حتا هەموو شتان خەزم بکەن. زۆر جار مەسەن تۆ دەستی کۆڕێک دادەنیشی دەبینی پاش 10 دقیقە هیلاک دەبێت، ئەوەیان دەنگەکە زۆر کردووە هەمووی لە دیستۆرشناوە شەوەشێکی لێوە دێ. هیچ کێشەیەک نەبوو لە ئامێرەکانی دەنگ و بیستن، بەڵام تەنها ویستمان ئەوەندە بە بیرتان بێنینەوە کە دەبێت چەند هەستێکی ناخۆش بێت کاتێک کە ئێمان گوێمان لە کەسانی دەوروبەر و ئەو دەنگانە نەبێت کە ڕۆژانە پێویستە گوێمان لێبێت. ئەم بەرنامەیەمان تایبەت کردووە بە کێشەیەکی گوێ کە ئەویش کەمبوونەوەی هەستی بیستنە. زاینی هۆکارەکانی چییە و چۆن بتوانین تەندروستی گوێمان بپارێزین بۆی هەمیشە ئاگامان لەو دەنگانە بێت کە لە دەوروبەرمان هەیە. هەمیشە ئەگەر بیری کەسێک بکەین و ماوەیەک بێت گوێمان لە دەنگی نەبوو بێت، پەنا بۆ تەلەفۆنەکانمان دەبین و بیستۆکەکەی دەخینە سەر گوێمان. هەرکە گوێمان لە دەنگی بوو ئارامیەکمان پێدەبەخشێت. هەندێک جاریش دەنگەکان بێزارکردن و حەز بە بیستنیان ناکەن. خۆشی و ناخۆشی دەنگەکان لە ڕێگەی ئەندامێکی گرنگی جەستەوە جیا دەکرێتەوە، ئەویش گوێیەکانمان. گوێیەکان لە 3 بەشی سەرەکی پێک هاتوون. گوێی تەرەوە کە لە بەشە کڕکڕاگەیەکەیە و یەکەم وێستگەی گەیشتنی دەنگە. گوێی ناوەڕاست کە بچووکترین ئێسکەکانی لەشی مرۆڤی تێدایە، شوێنی گەیاندنی دەنگە بە بەشی سێیەمی گوێیەکان کە پێی دەوترێت گوێی ناوەوە و جگە لە بیستن ئەندامێکی سەرەکی ڕاگررتنی هاوسەنگی لەشە. هەر بۆیە کە کەسێک هەوکردنێکی لە گوێی ناوە بۆ دروست دەبێت، هەست بە تێکچوونی هاوسەنگی و بەڵانسی لەشی دەکات. کەمبوونەوەیان لە دەستدانی هەستی بیستن بە یەکێک لە ناخۆشترین کێشە تەندروستیەکان ئەژمار دەکرێت. هەندێک جار لە دەستدانی بیستن کاتیە و بە خێرا چارەسەرکردنی هۆکارەکەی ئەم هەستە دەگەڕێتەوە دۆخی ئاسایی. بەڵام هەندێک جار دەماری بیستن زەرەرێکی ئەو تۆی پێدەگات کە بە شێوەیەکی هەمیشەیی توانای بیستن کەم دەبێتەوە یان هەر نامێنێت. کەمبوونەوەی ڕادەی بیستن یان گوێگرانبوون حاڵەتێکی تەندروستی جددیە، دەبێت هەرزوو پشکنین و چارەسەری بۆ بکرێت. هۆکارەکانی گوێگرانبوونیش زۆرن، لەوانەیە بەهۆی هەوکردنێکی گوێ بێت یان لە ئەنجامی دەنگێکی بەرزەوە بێت. ئەردەڵان ساڵانێکە کێشەی هەوکردنی گوێی هەیە، بەردەوام لە سەردانکردنی پزیشکانە. گوێی ڕاستی گران بووە و کێمێکی زۆر لە گوێی دێتە دەرەوە. گوێم زەراعەتی لێ دەتن، لە شەو ساردەکان زیاتر ژان دەکا، لە ڕۆژە گەرمایەکانیش خاستن لە ئیشێمە ناویشێ گەرم ڕۆژ گەرما لیم دەداتن، مێشت گەرم دادێتن، زەراعەتەکە دێتە خوارێ. ئەگەر لۆکەی تێدا نەبێتن زەراعەتەکە دێتە خوارێ. نەوەتی بەبیرم دێەوە هەیە گسکە بوومەوە هەیە. چەند جار هاتیمە دەختۆری، دەختۆر تەماشا کردی و عەبی لێ نووسیمە و قەترێ لێ نووسیمە و گوتی ئەوانە بەکار بێنێتەوە
لۆکەی چەور کە با ناگرێت و ئاوی نەستە ناوێ و پارێزی خۆت بکەوت لە ئەشتنی لەسەر شتنێ ئاوی نەستە ناوێ و ئینتیاب نەکاتون ئەوەیە. لەگەڵ ئەردەڵان دەچینە لای دکتۆر عەبدولخالق. دەمەوێت بزانم ئەم حاڵەتە پێویستی بە چییە؟ پشکنینی پێویست بۆ گوێی ئەردەڵان ئەنجام دەدرێت. ئەو نەخۆشەمان کێشەی جەراحەت و شێم و ئاداب لە گوێی دێ بۆ ماوەیەکی زۆر درێژە چەند ساڵە. ئەمە ئەو حاڵەتە پێی دەڵێن هەوکردنی گوێی ناوەڕاستی درێژخایەن و لەو حاڵەتانە پەردەی گوێ کوم بووە دڕاوە بە چ هۆیەک بیتن، ئایا بەهۆی زەبرێک یان بەهۆی ئاو چوونە ناو گوێ پاش کومبوونی پەردەی گوێ یان بەهۆی هەوکردنی گوێی کت و پڕکیان کە پێی دەڵێن ئەکیوت. ئەگەر ئەم جۆرە هەوکردنە بە جوانی عیلاج نەکرێتن، وای لێ دێکەوە ببێتە هەوکردنی گوێی ناوەڕاستی درێژخایەن کە ئێستا لەو نەخۆشەمان لە کاک ئەردەلان ئەم کێشەیە هەیە. و کێشەی کاک ئەردەڵان پێویستی بە نەشتەرگەری هەیە. ئەم جۆرە هەوکردنانە بە قەترە و بە دەرزی و بە حەبوو بە دەرمان چارەسەر ناکرێتن. ئەو هۆکارانی کە دەبنەمای تێکچوونی هەستی بیستن و زیان بە گوێیەکانمان دەگەێنێت، پرسیاری ئێمە بوو لە دکتۆر عەبدولخالق پسپۆڕی نەشتەرگەری قوڕگ و گوێولووت. وەکو پسپۆرانی گوێ قوڕگ و لووت ڕۆژانە نەخۆشی گوێ دەبینین. لەوانە زۆربەیان هەوکردنی گوێیان هەیە بە تایبەتی لەم وەرزە کە وەرزی زستانە، سەرمابوونە، هەڵامەت و قورگ ئاوسان و مەشاکیلی هەوکردنی گیرفانەکانی لوتە. ئەمانە هەموو دەبنە هۆکار بۆ هەوکردنی گوێی ناوەڕاست. ئەو کێشەیە ڕۆژانە دەیبینین وەکە وەرز دەگۆڕێ بۆ هاوین، خۆشوشتن و مەلەکردن و ئەوە دەبتە هۆی هەوکردنی گوێی دەرەوە. تەبان هەر هەوکردنێک کێشەی لە دوای خۆی دێنی، ئەویش کەمبوونی بیستن یان قورسبوونی گوێ. قورسبوونی گوێ ڕۆژانە زۆر نەخۆش دێ بەو گیر و گرفتە. هۆکارەکانی گەڵێ زۆرن. لە دەرەوەی گوێ دەست پێ دەکات تاوەکو دەگەینە مێشک. ئەمە دوو جۆر کەمبوونی بیستنمان هەیە. یەکێکیان هۆکارەکەی دەمار سست بوونە، ئەوەی دیکە لە کێشەکە لە گەیاندنی دەنگە لە دەرەوە بۆ دەماری گوێ. هۆکاری گەیاندنی دەنگ بۆ دەماری گوێ وەکو کێشەی پیسبوونی گوێ کە شەمعەکی زۆر کۆ دەبتەوە لە گوێی دەرەوە، وا دەکاکەوە دەنگ نەگاتە پەردەی گوێ و نەگاتە دەماری گوێ. کومبوونی پەردەی گوێ هەروەها دەبێتەوەی کەوە دەنگ نەگاتە دەماری گوێ. کێشەکانی گوێی ناوەڕاست، هەوکردنی گوێی ناوەڕاست، ئەوانە هەموو دەبێتە هۆی کەوە دەنگ بە شێوەیەکی چاک نەگاتە دەماری گوێ. جۆری دووەمی سستبوونی دەماری گوێیە کە هۆکارەکانی گەلێ زۆرن. بازەجار بە زگماجی یان وەکو زەبرەک
لە بۆ مێشک و یاخود لە بۆ هێشتی گوێ وا دەکاکەوە دەماری گوێ سستبی بازە زاریش دەنگی بەرز وەکو دەنگێکی کتوپڕی بەرز وەکو تەقینەوەیەک یان دەنگێکی زۆر بەرز لە تەنیشتت کە ڕوودەدا وا دەکاکەوە زەرەر بگەینتە دەماری گوێیان بگەینتە گوێی ناوەوە. هەندێک جاریش گەرچی دەنگەکە زۆر بەرز نییە بەڵام دەنگێکی مامناوەندی یان کەمێ بەرز بەڵام بە بەردەوامی هەروەکو ئێستا زۆر جار لە گەڕەکەکان هەموو مۆلیدە هەیە دەبینی یان ئەو ماڵانەی کە نزیک مۆلیدەنە یان ئەو کەسەی کەوە موشەغیلی مۆلیدەیە دەبینی پاشی ساڵک دێتن دەڵێ هاژە هاژ لە گوێم دێ یانیش گوێم باش نابیستی کە فەحسی لە بۆ دەکرێت دەردەچیکەوە دەمار سست بوونی هەیە. بەکارهێنانی هێدفۆن و دەنگی بەرزیش کاریگەری زۆر خراپی هەیە. ڕاستیەکەی زۆر تەوسیەی ئەوە ناکەین کەوە هێدفۆن زۆر بەکاربێ چونکو هەرچەندی دەنگی هێدفۆن دەنگی سەماعی کە لە گوێدا دەندرێ دەنگەکەشی نزمکەی بەڵام لەرینەوەکەی زۆر بەرزە بە ڕاستەوخۆ بەرەو پەردەی گوێی دەچیتن زەرەل دەگەینتە دەماری گوێ لەبەرەوە ئەوانەی کەوە بە بەردەوامی تەلەفۆن بەکاردێنین یان مۆبایل بەکاردێنن ئەمە ئامۆژگاری ئەوەیان دەکەین کەوە بیکەنە سەماعی خارجی دەڵێن کەمترە زیانەکەی لە بۆ دەماری گوێ ئەگەر نا چەندی پێی بکرێ هێدفۆنەکە بە گوێی وەنە نووسێنی کەمێ مەسافەیەکی هەبی باشترە. ئەمانە تەوان زۆر گرنگن و چونکو ئەوە بوویتە کاری ڕۆژانەی زۆربەی خەڵک و کە هێدفۆن بەکاردێنن یان سەماعی بەکاردێنن عادەتەن هەر ئینسان لە بۆ ئینسان گوێی دەرەوەی فەرقی هەیە جیاوازە دەبینی یەکێ گوێی دەرەوەی کەڕووی هەیە کە پێ دەڵێن فەنگەس ئەو کەڕووە زۆر بە ئاساندی دەگوازرێتەوە بۆ گوێیەکی تر ناکرێتن سەماعی برادێکت هەڵگری و یەکسەر لە گوێ خۆت دابنێ احتیمالە وا بکەیتەوە ڕێخۆشکەی بۆ ئەو نەوعە هەوکردنانەی گوێی دەرەوە. زۆربوونی ژاوەژا و دەنگی بەرز کار لەسەر تەندروستی و هەڵسوکەوتی مرۆڤ و سەرجەم گیاندارانی شەکات هەر لە تێکچوونی خەو و ژیانی ڕۆژانە تاوەکو زیانەکانی لەسەر ئەندامەکانی لاشەمان بە تایبەتیش گوێشکەکان و دڵ و دەمارەکانی خوێن هەیەتی. یەکێک لە کاریگەری و زیانەکانی دەنگی بەرز لەسەر بیستن و گوێی مرۆڤ بریتیە لە لاوازبوونی بیستن و گرانبوونی گوێ لێبوون تاوەکو لە دەستانی هەستی بیستن بۆیە پێویستە ڕێژەی بەرزی دەنگەکان و ماوەی بیستن و دووری لە سەرچاوی دەنگەکان بزانین تاوەکو هەستی بیستنمان بە باشی بمێنێتەوە. جیا لە لەرەلەری دەنگ کە لە نێوان 20 بۆ 20,000 هێرتزدایە یەکەیەکی دیکە هەیە کە پێی دەوترێت دیسیبل بۆ پێوانی توندی و هێزی شەپۆلەکانی دەنگ بەکاردێت کە پێوانەیەکی لۆگاریتمی شەپۆلەکان ئەژمار دەکات و ئاست و توانای دەنگەکان بەراورد دەکات. بۆ نمونە دەنگی هەناسەدانی مرۆڤ 10 دیسیبڵە چرپاندن و قسەکردن لە بنگوێی یەکێک 25 دیسیبڵە دەنگ لە ناوهۆڵی کتێبخانە 35 دیسیبڵ و دەنگی دارستان لە کاتی ڕۆژدا 55 دیسیبڵ. ئەمانە نمونەی دەنگی نزم و هێمنن کە مرۆڤ لە زۆر کات هەستی پێ ناکات. نمونەی دەنگە مامناوەندەکان وەک قسەکردنی ئاسایی نێوان چەند کەسێک لە باریکی ئاساییدا 60 بۆ 70 دیسیبڵ. شەقامەکان لە کاتی هاتوچێ ئۆتۆمبیلەکان زیاتر لە 70 و ڕێگە خێراکان زیاتر لە 80 دیسیبڵە. بیستنی دەنگ لە سەرووی 85 دیسیبڵ دەبێتە هۆی بێزاربوونی مرۆڤ و پێویست دەکات دەنگەکان کەمتر بن لەو ئاستا. لە نمونەی دەنگە بەرزەکان دەنگی ئامێری بڕینی ئاسن و کانزاڕەخەکان 95 دیسیبڵ. دەنگی مۆلیدەی کارەبای گەورە کە ئێستا ناوگەڕەکەکان زۆرن 95 بۆ 105.
دەنگی ناوهۆڵی بۆنەوە ئاهەنگەکان 100 زەنگی ئۆتۆمبیلی فریاکەوتن و ئاگرکوژێنەوە زیاتر لە 110 و هەڵسانی فڕۆکەی نەفەر هەڵگر 120 بۆ 130 دیسیبڵە. بەرزی دەنگ لە 130 دیسیبڵ زیاتر مرۆڤ تووشی ئازارەکات و لە 150 بۆ 170 مرۆڤ پەردەی گوێی ئەچەقێت و هەستی بیستنی بەتەواوەتی لەدەستدات. لەگەڵ ڕێژەی ئاستی دەنگ هەردوو هۆکاری دووری لە سەرچاوی دەنگ و ماوەی بەرکەوتنی دەنگ بە هەمان شێوە گرنگن بۆ پاراستنی کار و فەرمانی گوێچکەکانمان. بۆ نمونە کەسێکی ئیشپێکەری مۆلیدەی کارەبای کە لە گەڕەکەکان وەربگرین ئەگەر هاتو ئاستی دەنگی ئەمریکای کەمتر لە 85 دیسیبڵ بێت دەتوانێت ڕۆژانە 6 بۆ 8 کاتژمێر لەو شوێنە کار بکات. بەڵام ئەگەر لەو ئاستە بەرزتر بێت یاخود لە ئاستی 90 بۆ 95 دیسیبڵ بێت ئەوە نابێت لە 4 کاتژمێر زیاتر کار بکات لەبەر کاریگەریە درێژخایەنەکانی کە بۆ سەر گوێچکەی هەیەی. بۆیە لە کاتی کارکردندا پێویستە کرێکار و ئیشپێکەری ئامێرە دەنگ بەرزەکان هۆکاری سەلامەتی و پارێزەری گوێچکەکانیان بەکاربێنن. دکتۆر حەنا پسپۆڕی بیستنە و ڕۆژانە لە ڕێگەی چەند ئامێرێکەوە پشکنین بۆ هەستی بیستنی نەخۆشەکان دەکات. لازم بزانین ئەوە مشکلەکەمان لە کام بەشە بەشی خارجیە پەردەی گوێیە پشت پەردەیە ئان دەمارەکەیە دەشی داخلی. دوو فەحسمە لێرەیە فەحسی یەکەم پێی دەڵێن تمپانۆمەتری بە کورتی ینی قیاسی زەختی گوێ بزانین کە مشکلەکەمان لە تەوسیلی سەوت هەیە ئاننا پەردی گوێ جولانی کووە. ئەوە فەحسی یەکەمە ئەوە زۆر مهمە دابزانین تشخیص بکەین. لەو فەحسا دوو سێ تشت ئەمە قیاس دەکەین کە زەختی گوێی درستە ئاننا. ئەوەش علاقەی بەوە هەیە بۆریەک هەیەمان بینی گوێ و گەرە و پێی دەڵێن قەنات ئۆستاکی. ئەوە ئەگەر مەزبوطی ئیش بکات ئەوە گوێرێمان دەبیت زۆر باش. ئەگەر تۆسێک خەلەلی هەبیت مەسەلەن گیرا بیت ئەن ئیلتیهابی هەبیت قەپات دەبیت و تووشی گوێ لێبوون مشکلە دەبیت و خاصەتەن لە منداڵان زۆر مهماوە. تشتی سێم دەزانین کە مەسەلەن جولانی پەردەی کووە مەزبوط نییە ئاوی پشپەردە هەیە پەردەی تەقیە ئەو تشتانە هەموو بۆ فەحسە یەکەم دەکەم. پشتی وە فەحسە خلاصکەین دێنە ئێرە فەحسی ئەو ینی بیستن هێلکاری بیستن بزانین ئەوەش طبعاً مهمە ینی هەردوو پێکەوە زۆر مهمن چونکە بەوە دەزانین بتوانین ئەوە گوێی لێیە ئاننا ئەگەر گوێ لێ نییە خەلەلەکەی لە چین دەرەیە. دکتۆر حەنا باز لە یەکێک لە ڕێگاکانی چارەسەرکردنی گوێگرانبوون دەکات. طبعا داخۆشی گوێ تقریبا بسۆڕ عامە دوو بەشن یەک هەیە تەوسیلیە ئەو دەنگ ناچێتە گوێ ئەوە دەتوانین مەسەلەن بسۆڕ عامە ئەمە عیلاجی بکەین بە مەسەلەن درمان و بە عملیات. ئەوی دیکە تووشی ئەمڕازی مەسەلەن دائیمی هەیە مەسەلەن لە ژوورێ دەمارەکە ئیش ناکات. ئەوی نەوعی دووەم ئەوی دەمارەکە ئەوە بە عیلاج بە دەرمان ناکرێ و نە بە عملیات. ئەوە پێویستی بە چ تشتە؟ پێویستی بە سەماعەیە. سەماعە چی دەکات؟ یارمەتی ئەو دەمارە دەکات و ئەو قسە گوێلێ ئەو حرفا ئەو مەقتەعە گوێلێ نەبیت بۆی بەرزی بکات هاتە گوێ لێ بیت. وەکو پەشە نەمایە مەسەلەن ئێستا هەموو سەماعە دیجیتاڵە قیاسی گوێی وەردەگری لە کۆمپیوتەر بەرمەجە دەکەی مەفروضە ئیزعاجی نەخۆش ناکات مەفروضە ئەو دەنگی محتاجە طبعاً گوێ لێ بیت. ئەوەش طبعاً ئەوەش دەرەجاتە ینی نە هەموو نەخۆش مەسەلەن 100% استیفادە دەکەن ئەمە دائیمەن دەڵێن نسبەی هەیە. نەخۆش هەیە احتیمالە 20% استیفادە بکات نەخۆش هەیە 50% نەخۆش هەیە 80%. ئەوە لەسەر چمایە لەسەر نەخۆشەکەی چییە؟ جگە لە سەماعە هەندێک عالم هەیە مەسەلەن گوێیان زۆر گرانە خاصەتەن منداڵ بۆ گوێی زۆر گرانە گوێی مەسەلەن سەماعە استیفادە ناکات چونکە دەرەجەکەی زۆرە لە 90 ڕادەی 90 زیاترە و مەسەلەن 80 زیاترە. ئەوانە چی لێ دێن؟ ئەوانە طبعاً هیچ قسە فێر نابن چونکە مەجال نییە گوێ لێ بن. ئەوانە شتێکدی هەیە پێی دەڵێن ئەمە ساین لەنگوێج. ساین لەنگوێج چی دەکات؟
بە ئیشارەت فێر دەبن مثلەن دەبینی لە تلڤیزیۆن ئەو بەرامج هەیە عالم دەردەچیت تەرجمە لۆیان دەکات ئەوە بەدیلی سەماعەیە بەدیلی قسەکردنێ هەرچەندە زووتر منداڵ تەشخیصی بکەی تدخلی بکەی طبعا ئەگەر پێویستی بە سەماعە بیت بە زەرع قەوقە بیت باشترە چونکە ئەوە زۆر ئارتیکل هەیە زۆر بەحوث هەیە ئەگەر خلالی یەکەم دووەم ساڵ ئەگەر منداڵەکە بتوانیت هەموو تشتان گوێ لێ بیت پشتی ساڵێک دەبیتە طبیعی وەکی ئەوەی گوێی طبیعی میوزیک بەشێکی گرنگە لە ژیانی زۆرێک لە ئێمە هەر کەسە و حەز بە ستایل و ئاوازێک دەکات بەڵام بیستنیان بە دەنگێکی بەرز بێگومان زیانی هەیە هونەر ساڵانێکی دوور و درێژە کاری فرۆشتنی ئامێرەکانی تۆمارکردن و بڵنگۆکان دەکات دەچمە دوکانەکەی بزانم چ جۆرە بڵندگۆیەک زیاتر فرۆشی هەیە یەک لەو شوێنانەی کە دائیمە گەنجەکانمان بە دوای وکەبیرە و سەماعەکانە گەڕن بۆ ڕیکۆردەرەکانیان کە لێوەی گوێ لە گۆرانی و ئەو مۆسیقایانە بگرن کە حەزیان لێتی دیارە سەردانی یەشێک لەم دوکانان دەکەن کاگونەر تۆ وەکوەوەی کە چەند ساڵە خەریکی ئەم ئیشەی ئێستا خەڵک بە دوای چدا دەگەڕێت لە ڕووی دەنگەوە وڵا خەڵک بە دوای دەنجی زۆر دەگەڕێن ئێستا ئەو شتانێک کە پێویستیانە وەکو پێشتر نییە پێشتر خەڵک حەزی لە دەنجی خۆش و تاموچێژ بوو بەڵام ئێستا بەداخۆ دەڵێم خەڵک حەزی لە دەنجی زۆرە هەز بە تاموچێژی ناکات دەنگ کەواتە هەمووی هەوڵ دەدا دەنگەکی زۆری جێلێبی بەشکم مێشتی پڕ بیتن ینی حەزی لێ دەنگەکان بەرز بێ کاتێک لە گوێ لە گۆرانیەکانیان دەگرێت یعنی تاموچێژ نەمایە ئەو دەنگە بەرزە کە لەوانەیە بەڕێزیشت بزانی کە لەوانەیە لە پاشە ڕۆژە کاریگەریەکی زۆری هەبێت لەسەر دەمارەکانی تۆ هیچ ئەو قسانیان پێ ناڵی بۆ گەنجانی کە دێنێ ئێرە بەخوای هەموو کەس بۆ خۆی بەش خۆی ڕۆشنبیری هەیە بەڵام وەکو گوتمان خەڵک ئێستا هەرێکە بەس بیر و ڕای خۆی دەسەپێنیتن یعنی کەس جێ ناداتە ئەوەی دەوروبەر و تام و چێژە شتانە نەمایە ئێستا سا هەمووی دەنگەکی زۆری دەوێ وەکو بڵێ خۆی نیشان دەدا حەزی لێ دەنگەکە حەزی لێ دەنگ کە زۆر خەڵک بیبینی بڵێ وڵی شتێکی دەنگ زۆر و بەقوەتی هەیە زۆر باشە ئەو بەکرەی کە دەنجی گۆرانیەکە و یان مۆسیقاکەی پێبەرزەکەیت و پێ نوێیەکەی دڵنیا بە هەر ئەو بەکرەیە کە ئێستا تام و چێژێکی لێوەرەگری بە دەنگی بەرز لەوانەیە کاتێ لە کاتەکان باجەکەی بدەین بەوەی کە هەستەوەری بیستنمان ئەو دەماری کە پێوەی دەبیستین ببێتە هۆی ئەوەی کە ئێمە ئاستی بیستنمان کەم بێتەوە دەنگە جیاوازەکانی ناو میوزیکێک یان گۆرانیەک چۆن ڕێک دەخرێ ئایا لە کاتی تۆمارکردن هیچ حسابێک بۆ تەندروستی گوێ دەکرێ چ جۆرە هێدفۆنێک و لە چه ئاستێکی دەنگ باشترە گوێ لە گۆرانی و میوزیک بگرین بژاردیلان وەڵامی ئەم پرسیارانم دەداتەوە ئێمە لە کارکردنی ستودیۆ وەکو بڵێ قانونێک دانراوە بۆ ساوند مەسەن لەوەندە دەسیبلە زیاتر نەبێت کە میکس دەکەیت لای ئێمە دەڵێ خۆی لە سۆر نەدا یعنی دیستۆرشن دروست نەکاتن خۆی ڕاستیش دەکات کە لە سوورەکە زیاتر دەڕوە دیستۆرشن دروست دەبێت زۆر جار مەسەن تۆ دەستی کۆڕێک دادەنیشی دەبینی پاش 10 دقیقە هیلاک دەبێت ئەوەیان دەنگەکە زۆر کردووە هەمووی لە دیستۆرشناوە شەوەشێکی لێوە دێ کە ئەو سەماعانەکە پێ دەکەی هەتا بەرزە بەڵام هەتا هەشتا بێ نۆرمالە بەڵام کە خۆی دەگەێنێتە 100 دسیبل و 110 دسیبل تو پاش سارێکە گیان پاش ساعاتێک گوێت تووشی کپێک دەبێت وەکو بڵێ کار دەبێت گوێت دەبێت بەڵام کپ دەبێت ئەوە ئەجا تەسەور کە تو هەموو ڕۆژێت 100 دسیبلیان 110 دسیبل ئێستا و گەنجانەمان هەمووی ئایپادێکی پێیان ئایپۆدێکی پێیان MP3ێکی پێ مەسەلەن گوێ ڕۆژانە 110 دسیبل ئەوە گوێ دەگرێت بە مرۆڤ زەمان گوێچکە تێک دەچێ ئەو پەردانەی گوێت شل دەبێ ینی فەرقی دەبێ لەگەڵ گوێچکەی منوتۆ مەسان کە وا ناکەین ئێمە لە ستودیۆ هەموو ڕۆژ کار لەسەر دەنگ دەکەین بە زۆرێشتر کار دەکەین
هێدفۆنی من فەرقیە لەگە هێدفۆنی نۆرمال سەوە هێدفۆنەی کە خەڵک عادی بەکاردێنێ ئەو هێدفۆنە دەوانێت 120 دەسیبل کار دەکات گوێچکەت هیلاک دەکات بەڵام ئەو هێدفۆنێک کە من کاری پێ دەکەم لە ستودیۆ فەرقی لەوانەیە هەتا 80 دەسیبل بداتێ 85 زیاتر ناداتێ لەبەرەوەش گوێچکەمان هیلاک نابێ لەبەرەوەش بە جوانتر گوێمان لێ دەبێ یعنی تۆ ئەگەر گوێ لە تەلەڤیزیۆنەکانی کوردی بگری مەسەڵەن پیکچەرەکە پێرفەکتە هیچ عیبی نییە ڕەسم بەڵام دەنگ هەروەکو خۆیەتی هەر وەکو ساڵانی با بڵێن نۆتە هەشتایەکان نامەسان خراپ بوو بەڵام هێستا شەرمۆنۆیە ناتوانین ستوریۆیەکی جوان ئێمە ئەوەن حتا لە ماڵەکانی خۆشمان ئەوەندە پەرەمان بە دەنگ نەداوە مەسەن دەبینی ناوبینی ژوورەکان یان لە هۆدەی میێوانەکە مەسەن تەلەڤیزیۆنێکت داناوە گرمەگرمی دەنگی دەلەوانێت جیرانەکەت یان ژووری نووسنەکە جوێی لێە ئەوە هەمووی ئەوەی خۆی هەیە ینی قانونی خۆی هەیە مەسەن تۆ دیوار دروست دەکەیت چۆن ئیسولیشن ینی عەزلی دەکەیت هەتا ژوورەکەی تەنیشتت یان ماڵەکەی تەنیشتت یان شوقەکەی تەنیشتت یانەوەی لە ژێرتە یانەوەی لەسەرەوە ئێمە کارمان لەسەر شتان نەکرد بەڕاستی فەقیرین لەو مەسەلەیە بۆ نمونە من دەچم بۆ تازیەک لە مزگەوت دەبینی مەلایەکە دەنگی زۆر خۆشە زۆر بە جوانی دەیڵێ بەڵام شێوەی دانان و میکسکردنی دەنگی سەماعەکە دەنگێکی زۆریان داوەتەیە چکە سەماعەکە بچووکە لای وایە کە دەنگ زیاد کە تا هەمووی گوێ لەوێ وانە لەوانەیە بە دەنگێکی زۆر کەمتر زۆر جوانتر دەنجێ و کابراژێڵێ کەوای لێ دێ مەسەن 5 دقەدا دەنیشی هیلاک دەبی دەڕۆی چکە ڕۆژێکە ئەوە ئەو یعنی لە لیڤلی نۆرمال دەرچوو هەمی لە سوورەدا تۆشدا دەنیشی ئەو هیلاکت دەکات. لەوانەیە یەکێک لە ڕێگاکانی بە تەندروستێشتنەوەی هەستی بیستنمان ئەوە بێت کە ئێمە لە کاتی ئاخاوتنە لێڤڵێکی نزمتری قسەکردن بەکاربێنین بۆی بتوانین زیاتر لەگەڵ یەکتری بەهێمنتر ئاخاوتن بکەین تەنانەت ئەگەر هاتوو لە شوێنێکی قەرەباڵغی وەکو ئەم بێڵی بازاڕەشان هەر تەندروست